بەناوی خی گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. خۆم زۆر بە خۆشحاڵ ئەزانم کە لە بەرنامەیەکی نوێی ئەندازەدا بە ئێوەی خۆشەویستەگەمەوە. بەڕێزان، بە پێویستمان زانی لە بەرنامەی ئەندازەی ئەم جارەماندا باسێک لە سەلامەتی بکەین لە پرۆژە جیاوازەکان. لە جیهاندا زاراوەیەک هەیە دەوترێت safety is the first، واتە سەلامەتی پێش هەموو ئیش و کارێکە. بۆیە ئێمە لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین تیشکێک بخەینە سەر لایەنی سەلامەتی لە هەموو بوارە جیاوازەکاندا، بەو هیوایی بتوانین کۆمەڵێک زانیاری سوودبەخش بۆ ئێوەی خۆشەویست باس بکەین. بینەرمان بن. سەلامەتی و تەندروستی بریتیە لە بەدوورگرتن لە ڕووداوەکانی مردن و برینداربوون و لە ناوچوونی کەرەستەکان و پیسبوونی ژینگە و ئاگرکەوتنەوە. بۆچی پێویستە گرنگی بە پرۆسەی سەلامەتی بدرێت؟ واتە بۆ بایەخدان بە سەلامەتی زۆر گرنگە لە ڕووی مرۆڤایەتی و ئاینی و ئیخلاقیەوە. لێپرسراوێتی خاوەنکارە کە شوێنکارێکی سەلامەت و کەرەستەی سەلامەت و ڕێنمایی سەلامەتی بۆ کارمەندەکانی دابین بکات. لە ڕووی مرۆڤایەتی و ئەخلاقی ئاینیشەوە واجبی سەرشانمانە کە هەوڵ بدەین کە کارمەندەکانمان بە سەلامەتی بگەڕێنەوە ناو خێزانەکانیان. لە ڕووی ئابووریەوە ئەگەر بێت و سیستەمێکی سەلامەتیمان نەبێت، ئەوە لە ڕووی ئابووریەوە زیانمان لێکەوێت. بۆ نمونە لە کاتی ڕووداودا خەرجیەک لەدەست دەدەین، ئەویش لە دروستکردنی کارمەندێکی تر خەرجی نەخۆشخانە و ئەو ماوەیەی کە کارمان دوورە بێت لەسەر کار و بەرهەمکەمە بێت. جاری واشەیە کارەکان ڕائوەستن، ئەمەش هەموو بە زیان ئەگەڕێتەوە. ڕووداوی پایپەر ئەلفا کە لە یەکێک لە وێستگە دەریایەکانی نەوتەوە ڕوویدا، بووە هۆیەوەی کە زیانی ئابووری دەیان ملیار دۆلار لە ئابووریە و کۆمپانیایە بدرێت. لە ڕووی یاساییەوە ئەگەر بێت و سیستەمی سەلامەتیمان نەبێت، ئەوە لە ڕووی یاساییەوە ڕوبەڕووی لێپرسینەوە بین و هەندێک جار لە دوای دروستبوونی ڕوودا و چەندین کەس تووشی لێپرسینەوە بوون لە دادگا و هەندێک جاریش خاوەنکار تووشی سزای یاسایی بووە و لە دادگا لێکۆڵینەوەی لەگەڵ دەکرێت. ئەگەر ئەمە بێن پێناسەیەکی سەلامەتی تەندروستی بکەن بە گوێرەی مەدرسە جیاوازەکانی سەلامەتی کۆمەڵێک پێناسەمان هەیە. بەس بە شێوەیەکی گشتی و کاریگەرترین پێناسەیان دەتوانین بڵێن بریتیە لە بە دوورگرتن لە ڕووداوەکانی مردن و برینداربوون. ئەمە وەکو مرۆڤ لە هەمان کاتە لە ڕووی داراییەوە بە دوورگرتن لە ڕووداوەکان بۆ لە ناوچوونی کەرەستە و لە هەمان کاتە لە پیسبوونی ژینگە و ئاگرکەوتنەوە. یعنی بە کورتی ئەتوانین بڵێن سەلامەتی بریتیە لە بە دوورگرتن لە ڕووداوەکانی مردن و برینداربوون و لە ناوچوونی کەرەستە و پیسبوونی ژینگە و ئاگرکەوتنەوە. لە ڕاستەیە گەرمە بین لە سەلامەتیە کۆمەڵێک بواری زۆر گرنگ هەیە ئەتوانین باسی بکەین. یەکێک لە بوارەکان چۆن مەترسی کۆنتترۆڵ دەکەین، کۆنتترۆلکردنی مەترسی. بۆیە حەز دەکەم تەرکیز بکەمە سەر ئەوە هەندێک بۆچوون هەیە کە لە زۆر لە شوێنەکان وە ئەزانرێت بۆ کۆنتترۆلکردنی مەترسیەکان بریتیە لەوەی کە تۆ بتوانانی کەرەستەکانی خۆپارێزی یاخود ئەوەی کە PPE پێوترێت وەکو کڵاو و دەستکێش و عینەک و ئەو بابەتانە کە ئەمە بابەتێکی گرنگە لە سەیفتیە. بەڵام بەڕاستی ئەتوانین بڵێن لە کۆنتترۆلکردنی مەترسیە ئەخیر بابەتە و دوایین بابەتە کە ئەبێ ئینسان یاخود سیستمی سەلامەتی پابند بێ پێوەی و ئەتمات بکاتە سەری. پێش ئەوە ئێمە کۆمەڵێک باری ترمان هەیە. یەکێک لە بارەکان بۆ لەناوبردنی هەر مەترسیەک یاخود کۆنتترۆلکردنی هەر مەترسیەک ئەبێت لە سەرچاوە سەرەکیەکەوە ئێمە هەوڵبین مەترسیەکان لەناوبەرین. ئەگەر ئەوە نەکرا هەوڵبین بە ڕێگا جیاوازەکان کە ڕێگا جیاوازەکان خۆی کۆمەڵێک ڕێگا ئەگرێتەوە کە لە ئێستادا لەوانەیە کات نەبێ باسی بکەین وەکو بەکارهێنانی جۆرێک لە ئامێر یاخود بەکارهێنانی پێداویستێکی تایبەت بۆ کۆنتترۆلکردنی ئەو مەترسیە. کاک دکتۆر، من حەز دەکەم سەرەتا باسێک لە دوو زاراوە بکەین، سەلامەتی و تەندروستی. ئەم دوو زاراوە هیچ کۆنتاکتێک هیچ پەیوەندیەک لە نێوانیان هەیە و چی کۆیان نەکاتەوە پێکەوە؟ بەتاکید
سەلامەتی بەواتای ئەوەی کە چۆن بتوانین مرۆڤەکان لە برینداربوون و لە نەخۆشی بپارێزین. تەندروستیش ئەگەر بمانێت پێناسی بکەین ئەو بارەیە هەروەکو ڕێخای تەندروستی جیهانی پێناسەیەکە ئەو بارەیە کە مرۆڤ لە ڕووی جەستەیی لە ڕووی دەرونی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ڕۆحیەوە تەندروست بێت. کاتێک کە باسی سەلامەتی تەندروستیەکەین کە ئەم دەستەواژەیە لە هەموو سەرچاوەکانە پێکەوە هاتون پێکەوە باسییان لێکرێ بۆ یەک ئامانجە کە پاراستنی مرۆڤە لە برینداربوون پاراستنی مرۆڤە لە نەخۆشکەوتن چکە تەنها پرۆگرامی سەلامەتی تەندروستی مرۆڤ ناپارێت لە برینداربوون. گروپێکی زۆر نەخۆشیمان هەیە کە ئەگونجێ مرۆڤ لە شوێنی کارەکەیە بەهۆی کارەکەی و دووچاریان ببێت لە شکاری ڕۆژانەیە. بۆیە سەلامەتی تەندروستی پەیوەندێکی ڕاستەوخۆ هەیە لە نێوانیاندا. ناتوانانی باسی شوێن کارێک ناتوانانی باستی تەندروستبوونی مرۆڤێک بکەی بەبێ نەبوونی سەلامەتی لەو شوێنەیە کەواتە سەلامەتی لە پێناوی پاراستنی تەندروستی مرۆڤەکانە. کاگومێت حەزەکەم باسێک لە جێنەرال سەیفتی بە شێوەیەکی گشتی باز لە سەلامەتی بکەین. بەڵێ بە شێوەیەکی گشتی سەلامەتی ئەگەر بێن دەست پێ بکەین لە پێناسی سەلامەتیەوە کە بریتیە لە کەمکردنەوەی ڕوودا و یان نەهێشتنی ڕوودا و ئەو نەخۆشیانی کە تووشی مرۆڤ دێن لە ئەنجامی ئەو کارەی کە ئەنجامی ئەدات هەریەکە و بەپێی پسپۆڕی جیاواز و بەپێ و چالاکیانی کە لە کاری ڕۆژانە ئەنجامی ئەدات. سەلامەتی بە شێوەیەکی گشتی هەموو جونگەیەک لە جونگەکانی ژیان ئەگرێتەوە لە هەموو جوڵە و چالاکیشی مرۆڤدا هەیە لە ماڵدا بێت لە شوێنی کارەکەی بێت لە شوێنی گشتیدا بێت یان لە پرۆژەیەکە بە پسپۆڕێکی دیاریکراو ئیش بکات پەیوەستە بە شێوازێک لە شێوازەکانی سەلامەتی. سەلامەتی گرنگیکی زۆری هەیە بەڕاستی وەکو ئەوەی کە باوە قسەیکی زۆر باو هەیە سەلامەتی یەکەمینە سەیفتی ئیز فێرست کە وتەیەکی جیهانی و هەموو کەس پێڕەویەکات. بەڕاستی ئێمە گەر بمانوێت سەلامەتی ئاشناکەین بە هاوڵاتیانی خۆمان بە ئەبێت کارێکی بنەڕەتی لەسەر بکرێت هەر لە سەرەتاییەوە وا لە منداڵەکانمان بکرێت ئاشنا بکرێن بۆ شتانی کە مەترسی هەیە بۆ سەر ژیانیان هەر یەکە و بەپێی مستەوای بیرکردنەوە و تێگەشتنی لە ژیان هەتاوەکو ئەگاتە مەرحەلەیە کە زانکۆ تەواوەکات و پسپۆڕێکی تایبەت وەرەگرێت ئەو کاتە ئاسانترە بۆ ڕاهێنەرانی سەلامەتی کە بتوانن ڕای بێنن لەسەر ئەو پسپۆڕیە ئەو کاری کە ئەنجامی ئەگەێنێت چونکە بەڕاستی پسپۆڕی هەر یەکە و خطوڕەیەکی هەیە هەر جۆرە پسپۆڕیەک مەترسیەکی هەیە بۆ سەرژیانی ئەو کەسی کە ئەو کارە بە ئەنجامە گەێنێت. بۆ نموناگەر بین مەترسیەکان پۆلێن بکەین مەترسی فیزیاییمان هەیە مەترسی کیمیاییمان هەیە مەترسی بایۆلۆجیمان هەیە مەترسی سایکۆلۆجیشمان هەیە. ئەو مەترسیانەش بەڕاستی هەر کەسێک کە ئەچێتە کۆمپانیایەگەیان لە شوێنێک دادەمەزرێت یەکەمین شت کە پێویستە ئەو کەسە وەکو مافێکی بنەڕەتی بیزانێت ئەوەیە ئەگەر خۆشی ئاشنانە بێ بۆ مەترسیانی کە ئەو کاری ئەو ئەوێت بە ئەنجامی بگەێنێت لەو کۆمپانیایە لەو دامەزراوەیە پێویستە دامەزراوەکە خۆی ئاشنای بکات ئەو کاری کە ئەو ئەنجامی ئەگەێنێت چی مەترسیەکی هەیە بۆ سەرژیانی ئەبێ لە مەترسیەکان ئاگاداری بکاتەوە پاش ئەوە ئەو کەسەوە ڕابهێنێت لە ئەنجامگەیاندنی ئەو کاری کە پێی هەڵدەسێت بە شێوەیەکی سەلامەت ئەنجامی بگەێنێت. چەند ڕێنماییەکی گرنگ لەسەر بەکارهێنان و سەرکەوتن و کارکردن لەسەر پەیژە کە دەبێت بە شێوەیەک وا دابنرێت کە بۆ هەموو 4 مەتر بەرزبوونەوە لە ئاستی عەموودەکەوە یان ئەو شوێنەی ئیشی تێدا دەکرێت
شوێنی ڕاگیربوونی بەشی خوارەوەی پەیژەکە 1 مەتر دوور بێت لە شوێنەکە. لێکردنەوەی قوڕ و لیتە لە پێڵاو پێش سەرکەوتن بەسەر پەیژەکەدا دڵنیابوون لە جێگیری پەیژەکە. کرێکار پێویستە ڕووی لە پەیژەکە بێت لە کاتێکدا سەردەکەوێت. کرێکار پێویستە پلە بە پلە بەسەر پەیژەکە سەر بکەوێت. لە کاتی سەرکەوتن بەسەر پەیژەکە پێویستە ئەملاو ئەو لای پەیژەکە بەکاربێنرێت نەک پلەکانی. خۆ بەستنەوەی بە پشتێنی حزام لەمان دەست بەجێ بەستنەوەی بەشی سەرەوەی پەیژەکە. ڕۆسەی سەلامەتی پێویستە هەر لە سەرەتاوە گرنگی پێ بدرێت، واتە هەر لە سەرەتای ژیانەوە تاوەکو قۆناغەکانی دواتر. پێویستە لە هەموو قۆناغەکانی تری گەشەسەندنی مناڵ گرنگی پێ بدرێت بۆ ئەوەی گەنجێکی سەلامەت و تەندروست بە کۆمەڵگەکەمان ببەخشین. بنسبەت سەلامەتی و تەندروستی و یاخود چاودێریکردنی تەندروستی مناڵ چۆنتانین چاودێری مناڵکەین یاخود مراقبە بکە بزانین چۆن چی ئەکا و چی ناکە و حتمما مناڵ کائینێکە کە ئەتیمادی لەسەر خۆی نییە کە خۆی ناتوانێت ئەو شتانی کە باشی و خراپی یاخود گەرم و سارد ترسناکی و یاخود شتێکە مەترسی هەیە یاخود سەلامەت ئەلێکتریکی ئاکاتەوە لەبەرەوە بێ گەورەکان چاودێری بکەن بە بەردەوامی هەتا کۆگاتە ئەو تەمەنەی کە ئیتر خۆی درک بە هەموو شتەکانەکە. بەنسبەت ئەو گەورەیەشی کە چاودێری مناڵەکە مەفروزە زانیاری هەبێت یاخود هۆشیاری ئەوەی هەبێ کە مناڵ حرەکەی مناڵ چۆنە یاخود تێگەیشتنی ئەوەی هەبێ کە مناڵ چی ئەکا و چی ناکە. مناڵ هەرەوە نییە کائینێ بێت و برسی نەبێت و یاخود تەڕ نەبێ و پاک بێ و بنوێت و هەستێتەوە. مناڵ بە تەبیعەتی خۆی لەگەڵ چاوی کردەوە بەردەوام بۆ شتەگەڕێ بەردەوام حەزەکە دەست بۆ هەموو شتێ بەرێ هەموو شتێ تاقی کاتەوە هەر لە دەست بۆ بردنیەوە هەتاکو لە تامکردنیە معدل هەستەکە بە ئەوێت بە هەر 5 هەستەوەرەکەی خۆی تێستی ئەو شتانە بکە کە لە بەردەستایەتی کە ڕۆژانە بەریەکەوێ تەنانەت کە حتا کەم ئینسانێکی شەبینێ گەم لە حەزەوە کرد بێسێرەکەی ئەچێت دەسەگرێ بە شوێنێکیەوە ئەوێت هەر 5 هەستەوەرەکەی ببینین بەبیستن بە بەرکەوتن بە تام و بە چێژ ئەمانە و تاقیکاتەوە لەبەرەوە هەر شتێک ئەگەری ئەوەی هەیە کە مناڵ تێستی بکاتەوە ئەبێ حەزەری لێ بکەیت بۆ نمونە کە باسی تێستی بینینەکەی سەرکی مناڵ سەیری هەموو شتێکەکە ئەمە ئازایی و زەرێکی پێناگەیەنێ ئەوانە یەتە سەرەوەی کە دەستی بەرکەوتن بۆ شتەکانی هەر چیە کە بینێ دەستی بۆ بە نازانێت چی گەرمە و چی ساردە لەبەرەوە تۆ ئەگەر چاودێری مناڵی ئایا لە دایانگایت ئایا لە ڕۆزەکانیت ئایا لە ماڵەوەیت زۆرجار تۆ دایان هەیە دادەهەیە لە ماڵەوەی گیری بۆ مناڵەکەت یاخود کەسێکێنی لە ماڵ یا مناڵەکەت بە ئامانەت لەلا دانراوە یاخود مناڵەکەی خۆتە ئەو شتێک کە ئەزانی مناڵ دەستی بۆ ئەبا و مەترسیە مەفروزە دووری خەیتەوە بۆ نمونە زۆپایەکە لە شوێنێکا داناوە ئەترسی ئەگەری ئەوەی ئەم مناڵ دەستی بۆ بەرێ ئەبێ ئەم زۆپای لەو شوێنە بێ کە ئەو مناڵ دەستی ئەگاتێ هیتەرە یان هەر وەسائلێکی ترە بەنسبەت ئەو موادانی کە موادی ترسناکن بۆ نمونە تۆ زۆرجار بیستمانە چەند جار مناڵی هێنا بۆ نەخۆشخانە و تیان نەوتی خواردەوە بۆ لەبەرەوەی ئەو موادانە خراوەتە ناو ئەو تویبانە یاخود ئەو دەبانە یان ئەو شتانەی کە هی خۆی نییە دەبێکی ئاوە هێنە نەوتیتی ئەەکە یاخود لە ماڵەوە دایک فاستەگرێتەوەی خاتە ناو دەبێکی ئاوەدای ئەنی کە ئەمانە زۆر زۆر مەترسیدارە هەموو موادانی کە مناڵ دەستیگاتێ نابێت لە ناو کانتەرا بێ لە ئاستێکا بێ کە مناڵ دەستیگاتێ بێ لە شوێنێکی بەرزتر بێ و شوێنێکی تایبەتیش بێ تەنانەت بۆ ئەوان تریش بە تێبینی لەسەری بنووسرێت کە ئەمە نابێ بەکاربێنرێ یا موادی پاکەرەوەی ناوماڵ یاخود موادە مەترسیدارەکان لە شوێنێکی تایبەت تا بێت کە مناڵ دەستی نێگاتێ من ئەمە داخڵ بەم بابەتە بین و باسێک لە بڕنە کاتێک کە پزیشکێک نەشتەرگەری دەکات ئەو لایەنە سەلامەتیانە چین کە پێویستە ئەو پزیشکە ڕەچاوی بکە و ئەو لایەنانە چین کە پێویستە ڕەچاو بکرێ بۆ نەخۆشەکە لە ڕووی سەلامەتیەوە طبعا بالتأكيد
بواری تەندروستی ئێمە ئەزانین هەموو شوێنکارێک کۆمەڵی زۆر مەترسی تێدایە بە شێوەیەکی گشتی 6 گروپ مەترسیمان هەیە کە ئەم مەترسیانە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی ترە گۆڕێن لە دامەزراوێک و بۆ دامەزراوی تێکۆن بە گوێرەی سروشت و بواری کارکردن لە شوێنەکەیە لە ناودام دەستگا پزیشکیەکانە کە کۆمەڵی سەرچاوی مرۆیی تیا کارەکە چ پزیش و کارمەندی تەندروستی و کارمەندی کاردیەر و ئەوانی تریش و ئەو کەسانەی کە سوود لەو دام دەستگانە بەکارێن کە بتێن نەخۆش و هاوڵاتیان ئەگەر پرۆگرامی سەلامەتی تەندروستی باش نەبێ ئەگەری ئەوەی هەیە ئەم سەرچاو مرۆییانە لەنا ئەو دام دەستگا تەندروستانە بکەونە بەر مەترسیەوە بەس زۆری تەواوی جۆرەکانی گروپەکانی مەترسی ناودام دەستگا تەندروستەکانە ئەبینرێ بەڵام ئەوی کە لە هەمووی گەورەترە ئەوەی کە لە هەمووی بەرچاوترە هۆکارە مەترسیە بایۆلۆجیەکان و هۆکارە مەترسی کیمیاویەکانە چکای پێگاتە بایۆلۆجیەکان زۆرن لێرە ئێمە لێرە تەعامل لەگەڵ مرۆڤاکەین هەموو دەردراوێکی لەشی مرۆڤ بە پێگاتەیەکی بایۆلۆجی مەترسی داردانرێ کاتێک کە پزیشک تەعامل لەگەڵ نەخۆشێکە ئەکا کۆمەڵی ڕێگە چارەیە بێ بگیرێتە بەر بۆ یەکەم جار خۆی تووشی نەخۆشی نەبێ چکای تۆ دەرەنجام تەعامل لەگەڵ نەخۆشەکەی واتە ناوەکەی بەخۆیەتی نەخۆشە گرفتێکی هەیە و ئەبێ سەلامەتی تەندروستی نەخۆشەکەش بپارێزی بە واتایەکی دی نەخۆشێک دێ بۆ ئێتەناو ئەم دامەدراوی لەم جۆرە کە دامەدراوی تەندروستیە بۆ گرفتێکی بەسیدێ ناکرێتی کە لێرەوە کە ئەچێتە دەرەوە بە نەخۆشێکی گەورەتر بچێتە دەرەوە لە دەرەنجام لانی دەرونی نەخۆشەکەش لانی دەرونی زۆر گرنگە لانی جەستەی زۆر گرنگە حتا لانی کۆمەڵاتیش گرنگە لەبەرەوە کۆمەڵی ڕێگە چارەیە ببیگرێتە بەر بە تایبەتی ئەو هاوڕێ پزیشکانەمان کە تەعامل لەگەڵ نەخۆشەکەیەکەن لە کاتی پشکنینی سەرجەیی نەخۆشە یاخود لە کاتی نەشتەرگەریەکانە زۆر گرنگە پابند بن بۆ سیستەمی سەلامەتی و بۆ سیستەمی کۆنتترۆلی هەوکردن و ئەوانەی کە کاری پێکردن ناودام دەستگا تەندروستیەکانە لەوانە هۆکارە پارێزەرە کەسیەکان لەوانە ڕاگررتنی ئەو ئامێر و دەستگایانی کە بۆ نەخۆشەکە بەکارێنێت چکای زۆر جارەگەر وریان نەبی ئەو ئامریکا بەکارێنە نەشتەرگەریە کە ئەگەر باش خاوێن نەکرابێتەوە ئامادە نەکرابێ ئەگەری ئەوەی هەیە نەخۆشە بگواتێتەوە بۆ نەخۆشەکە نەی بووە بۆ نمونەیەکی بەسیط نەخۆشەکە هاتووە نەشتەرگەریەکی بەسیط کراوە نەشتەرگەریەکی ڕێخۆڵی کوێرە کە نەشتەرگەریەکی ئاساییە و زۆر بە ئاسانی بەڕێوە برێ معقولنیە لەولا بە تووشی نەخۆشیێکی مەترسیداری وەکو هۆکردنی گەری ڤایرۆسی یاخود نەخۆشی HIV ڤایرۆسی HIV کە نەخۆشی ئەیدز دروستەکە ببێت لەبەرەوە ئەمانە پێکەوە هەر هەمووی ئەبێ ئەو ڕێگەچاران بەبیان نەبەر ئاتابێ وەسایلانی کە بەکارێنێت لە ژووری نەشتەرگەری پێشتە تاقیم بکرێت بەتەکید لە نەشتەرگەریەک بۆ نەشتەرگەری ترە گۆڕێت جۆری تاقیمەکانیش لەگۆڕێت جۆری ئامێرەکانیش لەگۆڕێ هەمووی قوانینی خۆی هەیە و ڕێنمانی خۆی هەیە و گایدلانی خۆی هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی طبعا مەسائلی سەلامەتی لە بوعدە گشتیەکەیەوە ئشکالێکی زۆر گەوری جیهانی دروست کرد لە دنیای ئەمڕۆیە ساڵانە 2 ملیۆن کەس لە عالەمە گیان لەدەستێن بەهۆی ڕووداوە ساڵانە 162 ملیۆن حاڵەتی ڕوودا و ڕوئەیە تەندروستی یان بەگشتی ئەمە بەعام لە بوعدە ئامەکەی سەلامەتیەوە ساڵانە 162 ملیۆن ڕوودا و ڕوئەیەن بەڵام خۆشبەختانە برینداربوونیان لەگەڵ نییە تەمامەن لەەوە شێکێک بپرسێمە بۆچی گرنگە لەوەچێت زۆر جار بۆ نمونە لەم مؤسسەیە پشتێکی کارەبا دەربکەوێت کە زیاتر علاقەی بە هەندسەی کارەباییەوە هەیە ئەگەر جوان تەعامل نەکەی ڕاستە لەوەچی ئەم جارە شکر سەلامەتی دەچین مشکلەیەک نەبێت لەوەچ جارێکی تر پشتە کارەبا بێتە هۆی سوتانی تەواوی بیناکە و بێتەوە گیانەدەدانی چەندین کەس ساڵانە بەتەنها ئەتوانین بڵێن 160 ملیۆن کەس دووچاری نەخۆشی ئەبن بەهۆی شوێنی کارەکەیانەوە 160 ملیۆن کەس لە عالەمە تەمامەن داتانە داتایەکی ئێجگار گەورن لە 126 هەموو نەخۆشیەکانی دڵبۆلەکانی خوێن هۆکارەکەی بۆ شوێنکارەوە گەڕێتەوە بۆ شوێنکاری تەندروستی بە واتای ئەوەی کە ئەو شوێنێکی تەندروست نییە بۆ کارکردن لە سەدا دەی هەموو شێرپەنجەکان لە شوێنی کارەکانمانە دووچارمانە بێ لە سەدا 15 نەخۆشەکانی ڕەبووە بەهۆی شوێنی کارەکەمانەوەیە لە سەدا هەشتی هەرچی خەمۆکی تووشی مرۆڤ دێت دەرئەنجامی نەشیاوی شوێنی کارەکەیەتی لە ڕووی دەرونیەوە لەبەر ئەوە بە فعلی سەلامەتی تەندروستی پرۆگرامێکی ئەجگار گرنگە پێویستە ئێتیمام پێ بدرێت.
ڕووداوەکانی سەرکار بریتین لەو ڕووداوانەی کە کرێکار لە کاتی کارکردنە ڕوبەڕووی ئەبێتەوە و ئەبێتە هۆی مردن یاخود بریندار بوون و هەروەها ئەو نەخۆشیانی کە بە هۆی ژینگەی کارکردنەوە تووشی کرێکارە بن بە پێی دواترین ئامار کە لەلایەن ڕێکخراوی کاری نێودەوڵەتیەوە بڵاو کراوەتەوە ساڵانە 2,300,000 کرێکار لە ئەنجامی ڕووداوەکان و ئەو نەخۆشیانی کە لە کاتی کارکردن تووشیان ئەبێت جان لە دەست ئەدەن واتە هەموو ڕۆژێک 6,300 کرێکار جان لە دەست ئەدەن ساڵانە 660,000 کرێکار بەهۆی شێرپەنجەوە کە لە ئەنجامی کارکردنەوە تووشیان ئەبێت جان لە دەست ئەدەن بە نسبەت ئاماری ڕووداوی کار لە کوردستانە ئەتوانین بڵێن کە ئامارێکی دروستی هەموو ڕووداوەکان لە بەردەست نییە. ئەیچی ڕوەدات ئەگەر ڕوودا و کارەسات ڕوو بدات کارمەند گیان لەدەست بدات لە کاتی کارکردن کاتێک کرێکارێک گیان لەدەستدات کۆمەڵێک زیانی زۆر لە دوای خۆی بەجێهێڵێ چە لەسەر وڵاتەکەی یاخود فەرمانگەکەی یاخود ماڵ و خێزانەکەی و هاوڕێکانی کە ئەتوانین بەم شێوەیە ڕوونی بکەینەوە نیشتیمانەکەی هاوڵاتیەک لەدەستدات خێزانێک لە ڕووی دەرونیەوە تێک دەچێت بە لەدەستدانی باوک یاخود ئەندامێکی کارای خێزانەکە فەرمانگەکەی کادرێکی بەتوانە لەدەستدات و دروستکردنەوەی کادرێکی بەتواناتر کاتێکی زیاتر و خەرجیەکی زیاتریەوێت کە هەمووی بە زیان لەسەر فەرمانگەکەکەوێت هاوڕێکانی لە فەرمانگە هەست بە بەرپرسیارەتی دەکەن بەرامبەری و ویژدانیان ئازاریانەدات و باوەڕیان بە کارەکەیان نامێنێت خێزانێک خەرجیە و کارمەندە لەدەستەدەن فەرمانگەکەی پارەیەک لەدەست دەدات لە خەرجی پرسە و هەندێ پارەی تر کادرێ بە خێزانەکەی وەک هاوکاریەک کۆمەڵێک کارمەند کات بەفی ڕۆدەن چە لە پێگەیاندنی کادرێکی نوێ یان لە لێکۆڵینەوە لەو ڕووداوە ماوەیە کارکردن ئەوەستێ کە ئەمەش بە زیانە گەڕێتەوە لەسەر فەرمانگەکەی و هاوڵاتیان بۆ نمونە کرێکارێک گیان لەدەست دەدا لە هاوینی 2002 لە گەڕەکی توی مەلیک بە بۆنەی ئەم ڕووداوەوە ئەو گەڕەکە یەک هەفتە کارەبایان نەبوو و کارکردن لەو سیانەیەدا بۆ یەک هەفتە وەستا لەوانەیە هەندێک کرێکاری تر لە دوای ئەو ڕووداوەوە کارەکانیان بەجێ بێڵن ئەمەش بە زیانە گەڕێتەوە لەسەر فەرمانگەکەی بۆ نمونە کرێکارێک لە سیانەی سەنەعە لە ئەنجامی ڕووداوێک هەردوو قۆڵیان بڕیەوە لە دوای ئەو ڕووداوەوە کۆمەڵێک کرێکاری تر وازیان لە کارکردن هێنا باوەڕی هاوڵاتیان بۆ فەرمانگەیە کەمە بێتەوە هەروەها ئەو جۆرە ڕووداوانە وا لە هەندێک کەس دەکات کە داوای دامەزراندن نەکەن لەو جۆرە فەرمانگانەدا لە کاتی ئەو ڕووداوەدا هەندێک کەرەستەش لە ناو دەچێت کە ئەمەش بە زیانە گەڕێتەوە لەسەر فەرمانگەکەی و هاوڕێکانی کە لە دواییدا ئەبێ پارێک خەرج بکرێ بۆ کڕینەوەی ئەو کەرەستانە یاخود ئەبێ بەبێ ئەو کەرەستەیە کار بکەن کامەش بێگومان ئەبێتە هۆی دروستبوونی ڕووداوی تر شێوازی ڕووداوەکان زۆرن بۆ نمونە لە بەڕێوەبەرایەتیەکانی دابەشکردنی کارەبا ساڵانە چەندین کرێکار بەهۆی کارەباگرتن و کەوتنە خوارەوە گیان لەدەست ئەدەن لە پرۆژە ئەندازیەکانی خان و شوقە و کاری بنیادنان ڕووداوی هەرسی خۆڵ و کەوتنە خوارەوە و کارەباگرتن زۆرە لە بواری نەوت و غازدا ڕووداوی ئاگرکەوتنەوە و ژەهراوی بوون بە غازی کوشندە زۆر باوە ئەو کرێکارانەی کە لە دەواجنەکان کارەکەن یاخود مامەڵە لەگەڵ گیان لەبەر و پەلەوەر ئەکەن زیاتر تووشی نەخۆشی ئەبنەوە لە نەخۆشخانەکاندا کارمەندەکان زیاتر تووشی نەخۆشیە گوازراوەکان ئەبنەوە ئەو کرێکارانەشی کە لەسەر شەقامەکان پرۆژەکانی ڕێگاوبان کار ئەکەن زیاتر تووشی ڕووداوی ئۆتۆمبیل ئەبنەوە داوای لە هەموو هاوڕێکانم ئەو کەسانی کە ئیشی کارەبا و هەستن لە پرۆژە و ئیشەکانی کارەبادا بەشدارە ئیشەکەن
داوای لێ دەکەم کە مەرجەکانی سەلامی سەناعی بەکار بهێنن مەرجەکانی سەلامی سەناعی مەسەلەن بەکارهێنانی دەستکێش و کڵاو و ئەو کاتی کەسنە سەر پرۆژەیە ئیشێکەکەن پێویستە لە سەریان مێشکی خۆیان بە تەواتی سافکەن بۆ ئەو کارە چونکە کارەبا وەکو هیچ شتێککە نییە نە دەنگی هەیە نە ڕەنگی هەیە نە هیچ شتێک یەکەم غەڵەت لەوانێ بێتە ئەخیر غەڵەت من داوایان لێ یەکەم وەکو کارمەندی کارەبا کە ئەسنە سەر پرۆژەیەک یەکەم شت سەلامەی سەناعی بەکاربێنن وەکو دەستکێش زۆر زەرورە شتێنی سەلامەتی زۆر زەرورە پێڵاو ئەو شتانەی بەدلە و ئەو کڵاوی سەر هەمووی پێویستە چونکە کارەبا وەکو هیچ شتێککە نیە داوایان لێ ئەەکەم هەموو شتێ بەدەست خوای گەورەیە بەڵام مەرجەکانی سەلامی سەناعی یەکێکە لە ئەو شتانی کە مرۆڤ بەپارێزێ لە ڕووداوی کارەبا من وەکو خۆم کە کارمەندی کارەبام بۆ ماوەی 22 ساڵ لەو وارە ئیشەکەم من خۆم تووشی ڕووداوی کارەبا بووم بەهۆی هەڵەیەکەوە چونکە ئینسان هەموو دەقێ معرەزە بۆ هەڵەکردن ئەویش هەڵەکە بەدەست خۆم نەبوو چوم کارەبایەک کێشەی تیا بوو لە های تێشنەکەیە تەلەفۆنم بۆ کۆنتترۆڵی کارەبا کرد ئەو فیدەرە بە هیچ شوێ کارەبای تیانە بوو من ئیتر بۆ پەڕیهینەوە بۆ پەڕی ئەوەی کە چۆن ئەڵێ ینی سیقەی تەواوم بە خۆم هەبوو کە ئەو شوێنە کارەبای تیان نییە ینی دڵتەمین بووم کە ئەو محاویلێ کارەبای تیان نییە ئیتر چوم سەرکەوتم زۆر سیر بوو بەلامەوە من ئەو کاتە هیچ شێوە کارەبا لەو هینانە بوو دەستم بەر ئەو چەمپەرێ ڕابوو چاکی کەمانێ کە دەستم بۆ دوو چەمپەریان بەر هیچیان عیبیان نەبوو کارەبا لێنیان بۆ ئەخیر ئەو چەمپەری کە سوتا بوو ویستم چاکی کەمانێ ویتر تووشی ئەو ڕووداوە بووم داواکەم لە هەموو کارمەندەکانی کارەبا زۆر ئاگان لە خۆیان بێت هیچ احتیمال نەکەنە سەر ئەوەی کە کارەبانیە یا هەیە ئێرز بەکار بهێنن ئێرز زۆر زەرور لە کاتی ئیشکردنا چونکە ئەو کاربای لەوانێت لە هەر شوێنەکەەوە بگەڕێتەوانێت تۆ ئاگان لێ نەبێت ئێرزکردن زۆر زەرۆداوان لێ ئەەکەم پێش هەموو ئیشەکانیان ئێرسی تەواو بکەن بۆی دڵتەمین بکە ئەو خەتە هیچ بە هیچ جۆرە کارەبایتیان نییە هەموو پرۆژەیە کە دیزینێکی هەیە ئەگەر دیزینەکەیشی لە ڕووی سەلامەتی و تەندروستیەوە نەگونجا ئەتوانین من ڕێدیزینی بۆ بکەینەوە بە شێوازی دیزین چارەسەر نەکرا ڕێگەی تری ئەندازاریمان هەیە وەکو کەڤەرکردن وەکو کۆمەڵێ بواری تر کەەوە بە ڕێگاکانی ئەندازاری هەیە بەڕاستی ئەگەر بەوە ئێمە مەترسەکانمان چارەسەر نەکرد بە ڕێگای کارگەڕی کە ئەمڕۆ لە جیهانی ئەمڕۆیە بە تایبەتی مەدرسەی ئاوێشی بەریتانی زۆر تەرکیزە خاتە سەرەوەی کە بە بەڕێوەبردن ئێمە بتوانین کۆنتترۆلی مەترسەکان بکەین ئەوەی کە لەو بابەتانەی کە بەڕاستی ئەمە سەبێمەوە سەری جارێکتر لە دوای ئەمانە ئەگەر ئێمە مەترسیەک نەمانتوانی لە ئەخیرە ینی هیچ ڕێگەیەکمان نەما اینجا ئەبێ PPE بەکاربێنین کە بەتەمە بریتێر لە کەرەستەکانی خۆپارێزی کەسی وەکو کڵاو و وەکو ئەو بابەتانەی کە کەسەکان بەکاری ئەهێنن ئەوەی کە من زۆر حەزەکەم تەرکیز خەمە سەری بەڕاستی ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین سیستمی سەلامەتی یاخود بواری سەلامەتی تەندروستی بەرەو پێشەوە بەرین لە بواری کارگەڕیە کە ئەمە ئەرکێکە و ئەرکێکی گەورەیە لەسەر شانی هەموو زانکۆکان پەیمانگاکان کەسایەتیەکان پەرلەمان حکومەت و ڕێکخراوەکان بەعام لە ڕاستیە ئەتوانین بڵێن تا ئێستا هەوڵێکی ئەو تۆ نابینین یا هەوڵێکی زۆر شەرمنانە هەیە لە بواری سەلامەتی تەندروستی گرنگیەکی زۆر کەمی پێدراوە بەداخەوە زۆر جا کە ڕووداوێک ڕوو ئەدات زۆر لە میدیاکانیش و زۆر لەلایەنە تایبەتمەندەکان بەس لەو کاتە هەوڵەیەن کار لەسەر ئەو بابەتە بکەن و ڕووداوەکە زەخ بکەنەوە بەڵام دوای ئەو بابەتی سەلامەتی تەندروستی کە بابەتێکی زۆر درێژخایەنە و هۆشیارکردنەوەی پێویستە و پێویستە لە خوێندنە و لە خوێندنی باڵایە لە هەموو بابەتەکانە هەوڵی تەواوی بۆ بدرێت و دابن لێ بچەسپێنرێ ئەمەیان زۆر کەمکاری لەسەر ئەکرێت هەتا ڕووداوێکی گەورە بەسەر بین و ڕووداوێک تریێتە پێشەوە لەو کاتە جارێکترێتەوە بەرباست.
بەنسبەت دایان گەورۆزەکانیشەوە بە هەمان شێوە مەفروزە ئەو موادانی مناڵ لەژێر سەرپەرشتیانە بێ نەچێتە ناو مەبڵەخەکانەوە نەچێتە شوێنی حەمام و توالێتەکانەوە کە ئەزانی موادی پاکردنەوەی لێ عادەتەن ئێستا موادی پاکردنەوە لە ناو توالێت و حەمام شتەکانی شامە فاستە مەکلیسە مەنازام چییە هەمووی دا ئەنرێ ئەبێت دوور بێ لە دەستی مناڵەوە چونکە مناڵ ئەبێت تۆ بزانی کە دەست بۆ هەموو شتێکە بە من کە ئەو مەفهومەم هەبوو کە مناڵ بوونەوەرێکی حەروکە تێستی هەموو شتێکەکە نابێ بڵێ ئەی تۆ نازانی ئەوە چیەوە چینە بە فێربوونیش ناکرێت تۆ مەسەرەن مناڵ لەو کاتەیە قابلێتی ئەوەی نییە فێریەوە بێ پێشی بڵێ ئەمە مەترسیدارە ئەو ئەڵێ بزانە مەترسیەکەی چییە بۆچی پێمەڵە مەترسیدارە بزان وایە ئیلا ئەبێ خۆی تێستیکە لەبەرەوە باشترە بەنسبەت شوێنی کارەبایی و سی و چوو نازە ئەم شتانەوە ئەگەر شتانەیە گەر کەڤەڕێکیە بە حتاسە لە دانگەکانە بە خۆشحاڵی و بڕێرێک دەرچووە هەموو ئۆسی و پلاکانی کە دان دەبێت ئیلا کەڤەری هەبێ بۆ ئەوی مناڵ دەستی بۆ نەبە شتی پیانە کاشتی بەدەستەوە بێ ئەوانم بەنسبەت ما ئەو شتانی کۆتمان بەرێکەوێ ئەو تەنات ئەو لە عابانی کە بۆ مناڵی دەئەنی ئەبێ بزانی جایکی تەوانێت لە چ عمرێکە چ لە نەوع لە عابێ بۆ مناڵ دەئەنی ئەو لە عابانی کە خۆی زۆر لە عابەشەیە لە سەی نووسراوە کە ئەمە تا خوارد تەمەنی 3 ساڵ نابێت چکە مناڵ بەدەر لە هەستی بەرکەوتنەکەی هەستی تێستی هەیە تۆ ئالەتێک داوەتێ ئەمە ئالەتی مەسەلەن خواردنی ژنیە دڵنیایە کە خواردنیە بەس ئەوڵە بزانام تامی چییە ئەی با بۆ دەمی چەند جار مناڵێن بۆ هێناوی شت لە قوڕی گیر بووە تەنانەت شت لە ناو دەمیای گیر بۆ ئەو نە گەورە نەبووە قوتیبە لە ناو دەمیای گیری خواردووە یان ئەو مادانە پیسن ژەهراوین ئەو ئەچەی با بۆ دەمی تاقیەکاتە لەبەرەوە باشترە بزانی ئەو مادانی کە لە بەدەستی مناڵە دای ئەنەی چییە بەدەر لە مەوادەکان لە عابەکانیشی کاری پێکات ئەبێ لە شێوازی کیوا بێ یەکەم پاک بن دووهەمیش لە ئاستی کیوانە بێ کە قوت بدرێت و بچێتە ناو دەمی مناڵەکەەوە دووهەم ئەم ورچ و شتانێک کە هینە ئەمە هەمووی تووکی بەلێ ئەبێتەوە چکە مناڵ قەپی لێگرێ گازی لێگرێ لیکی خۆی بەرەکەوێ بەرحاڵ لە ڕووی پاکوتەمیزی شۆ بێ پاکوتەمیز بێ بەنسبەت چوونە دەرەوە و گەڕان و ئەمانەوە یاخۆ تۆ مناڵ ئەبێ بۆ سەیران لەگەڵ خۆتە ئەیبی بۆ ماڵان لەگەڵ خۆتە مەشغوڵە بی یان لە ماڵانە چەندجاری بیستمانە مناڵ لە عیماری بەرزەوە لە جام پەنجەرە کەوتۆتە خوارەوە ئەبێت تۆ زۆر وریە ئەو بی ئەو مناڵە وەکو پێم وتی یەکشت هەیە کە بیکەی بە ئەولوێت لای خۆت کە مناڵ هەموو شتێ تاقیەکاتەوە تەنانەت پەنجەرەیەکە چێتە بەردەمی ئەیکاتەوە لە بزانم چییە بزانم لەو دیۆم پەنجەرەوە چی هەیە دوای ئەوە کەس سەر ئەبات و یاخود ئەوێت چێکی بکات خۆی پێ کۆنتترۆل ناکرێت تەنانەت لەوانەیە ئەو بیر لەوە بکاتەوە بڵێ ئەدی با بچمە خوارەوە بزانم چێ ببێ ئەوەی بزانانی لە خوارەوە چی هەیە چۆن و بەرزێکی لە چاستێکە لەبەرەوە ئەم حادیسانەمان زۆر زۆر بینیوە کە مناڵ لە شوێنی بەرز و کۆتۆتە خوارەوە مناڵ کارەبا گرتوێتی مناڵ ژەهراوی بووە بە مادانی بەکارێنێ لەبەر ئەوە ئەو کەسانی کە ڕێنە کە چواردێری مناڵەکەن پێش وەخت ئەبێ هەموو زانێریشان هەبێت لەسەر مناڵ لە چوونە دەرەوەیانە مناڵ ئەبێ بۆ سەر جادە جاری وها مەشغوڵە بی بە شتێکەوە ئەسڵەن خۆی من هەموو جارە خۆم ئەڵێم مناڵ تا تەمەنی 4-5 ساڵی ئەوە کوچۆن لە ئەوروپاشەیە مەمنوعە مناڵ بەدەست بگیری تو لە بازاڕە بیژێڕی بەسەر جادەبی ئیلا برێنەوە عەربانەیە بێ ئێستا بیانی دایکان ئەوەیە عەربانە هی بازار نییە و نە شوێن ڕێگاکەی نە شۆستەکی وانە ئەوە بەڵام سەلامەتی مناڵەکەی تۆ مهمترە لە هەڵگرتنی عەربانی لە شۆستێکەوە بۆ شۆستێکی تر یاخۆ لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر. حەزەکەم باسی هەندێک لەو بوارانە بکەین کە گرنگیەکی تایبەتی پێ ئەدرێت بەم بوارە ئەو بوارانە چین ئەو مەجارانە چین کە سەیفتی ڕۆڵێکی زۆر زۆر گرنگ و یەکلاکەرەوە لە هەندێک شوێنیشدا ینی بۆ منان لە هەندێک کارگەیە شان بەشانی ئینتاج بەرهەمێنان گرنگی پێ ئەدرێت. بەڵێ بە تاکید وەکو باسمان کرد سەلامەتی لە هەموو جونگەیەکی ژیانە ئەبێ لە پێش هەموو شتێکەوە بێت. بۆیە ئێمە لە پرۆژە ئەندازیاریەکانە بەڕاستی ئەوانەی کە پرۆژەی با بڵێن بیناکردنن کارگەکانە
هەتا سەلامەتی لە شوێنی کارکردن لە ئۆفیسە لە ماڵە لە شوێنە گشتیەکاندا لە باخچەی ئاژەڵاندا ینی هەموو جونگەیەک وەکو بیدایەت باسم کرد ڕۆڵی سەرەکی هەیە بەڵام ئەگەر ئێمە بین کڵێشەیەکی عام دابنێت بۆ ئەوەی کە هەموو تاکێکی ئەم کۆمەڵگایە ئاشنا بێت بۆ ئەوەی چۆن خۆی بپارێزێت لە مەترسیەکان کڵێشەیەکی ئامی سەیفتی هەیە کە ئەویش بریتیە لە ئەنسەیف ئاکت کە کاری ناسەلامەتە دووهەم بارودۆخی ناسەلامەت سێهەم نزیکە ڕووداو نزیکە ڕووداو چییە ئێمە زۆر جار بەڕاستی هەمومان یعنی کەس نییە تووشی و حاڵەتانە نەبوو بێ لە ژیانی ڕۆژانەیدا شتێک خەریب بۆ بەسەری بێت ینی توی مەسەەن بە شوێنێکی ئامدا ڕات بەردێکەکەوێتە خوارەوە وەک ئەم وێنەی پشتی ئێمە کە بۆ وەستایەکە یان کرێکارێکە لە کاتی ئیشا لە بەشی سەرەوەی بیناکە ئیشی کردەوە نە چەکوشێکی بەجێ هێشتووە بەتاکیت ئێستا ئەمەی کە لەسەرەوە ئەیبینینەمە ئەن سیف کۆندیشنە بارودۆخێکی ناسەلامەتەکە پارچەیەک لەو ئامرازانی کە بۆ کارکردن بەکارێنێ بەجێ هێشتووە ئەم چەکوشە کە لەسەر و دیوارەیە گەر بەو شێوەیە بمێنێتەوە احتیمالە ڕەشە بایەک بێت بیخاتە خوارەوە کە ئەوە کەوتە خوارەوە احتیمالە هەنێک جار نزیکە ڕووداوەوەی کە بەسەرمان نادڵی خوار ڕەحمی کرد پێمان کە ڕووداوەکە ڕووی نەدا بەڵام ئێمە هەرەمێکمان هەیە بەڕاستی کە چۆن بتوانین ئەمە کۆنتترۆلکەین نزیکە ڕووداو وەکو باسمان کرد ئەگەر لە سەرچاوەوە چارەسەری نەکەیت احتیمالێکی زۆری هەیە ببێتە ڕووداو چۆن چارەسەرەکرێت ئەو ئەنسەیف کۆندیشنەی کە لەوێ هەیە ئەبێت ئەوە لابەریت بۆ ئەوەی کە تووشی نزیکە ڕووداو نەبین بەڕاستی هەرەمێک هەیە داتایەکە کە شکڵێکی عالەمی هەیە بۆ هەموو 300 بارودۆخێکی ناسەلامەت احتیمالە 150 نزیکە ڕووداوی لێ دروست بێت لەو 150 کە ئیحساییان کردووە احتیمالە دەدانێ ببێتە ڕووداوی بە شێوەیەکی گشتی احتیمالە بریناری سووک قورس پۆلێن کراوە لەو ڕووداوەش احتیمالێکی چان بێتە هۆی مردن بۆیە ئێمە بەڕاستی کە ئەم نزیکە ڕووداوانە زۆر زۆرە لە ماڵە لە ڕاکێشانی تەقسیمێک بێت لە هاتن دەروی چەکمەجەیەک بێت ئەمانە کە ئەگەر هەر بۆ شێوەیە ئێمالی کەین وازی لێ بێنین احتیمالە تووشی ڕووداومان بکات هۆکاری ڕووداوەکان زۆرن ئەتوانین لە چەند خاڵێکە کۆیان بکەینەوە یەکێک لە خاڵە زۆر گرنگەکان بریتە لە نەبوونی یاسای تایبەت بە سیستمی سەلامەتی لە کوردستان یاخود ئەگەر چەند یاسایەکی کەمیش هەبێت ئەوە کاری پێ ناکرێت لە کاتی ئامادەکردنی تەندەرەکان ئاماژە بە ڕێنماییەکانی سەلامەتی ناکرێت و ئەگەر هەندێک جار ڕێنماییەکانیش بخرێتە ناو تەندەرەکانەوە ئەوە لە کاتی کارکردنا جێبەجێ ناکرێت و هەروەها یەکێک لە خاڵە گرنگەکانی تر ئەویش بریتە لە دابینەکردنی بودجەی تایبەت لەلایەن کۆمپانیەکانەوە بۆ سیستمی سەلامەتی و بە هەند وەرنەگرتنی سەلامەتی کارمەندان لەلایەن کەرتی گشتی و تایبەتەوە نەبوونی سیستمی چاودێریکردن لەلایەن حکوومەتەوە بەسەر کارەکانی کۆمپانیەکانەوە و لێنەپرسینەوە لەلایەنی کەمتەرخەب هەروەها نەبوونی لێکۆڵینەوەی زانستی و دروست لەسەر ڕووداوەکان و دەستنیشانەکردنی خاڵە لاوازەکانی ئەمەش یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بەمەش کار ناکرێت بۆ دانانی ڕێگا چارە بۆ دووبارە نەبوونەوەی هەروەها لەو لیژنانەشی کە دروست دەکرێت زۆر بەداخەوە کەسانی پسپۆر لە لیژنەکانی لێکۆڵینەوەیە داناندێن و هەروەها یەکێک لە هۆکارەکانی تر بریتین لە نەبوونی یاخود کەمی کەرەستەکانی سەلامەتی لە کاتی کارکردن یاخود زۆر جار بەکارهێنانی کەرەستە و شێوازی کارکردنی کۆنی ناسەلامەت یاخود نەبوونی خولی ڕاهێنان لەسەر ئەو کەرەستانە و شێوازی کارکردنی نوێ و هەروەها هەڵنە سەنگاندنی مەترسیەکان و کۆنتترۆل نەکردنیان لە کاتی کارکردن و یەکێک لە خاڵە گرنگەکانی تریش ئەویش بریتین لە نەبوونی هۆشیاری سەلامەتی لەلایەن کرێکاران و خاوەن کۆمپانیەکان
داگوزاری سەرەتایی لە تەندروستیە وەکو لایەنێکی سەلامەتی ئەژمارەکرێت حەزەکەم لەسەر بابەتە بدوین. وەکو داتاکان ئاماژەمان پێە ساڵانە 2 ملیۆن کەس لە عالەما بۆ هۆی ڕووداوەکانی نێو شوێنی کارەکانیان و گیان لە دەستێن. ئێمە لە دوای هەموو ڕووداوێک کە ڕوئەیات بە تەجربەی کردداری خۆمان لەو کاتێکە نەخۆشخانەکانە ئەو هاوڕە پریشکانەمان کە ئاماژەکانمان پێڵێن کە معلوماتەکانمان بۆ گوازنەوە باس لەوەکەن کە زۆربەی ڕووداوەکان تەمەسە پێ ئامار لە هەرێمی کوردستانە ڕووداوەکانی مردن بەهۆی ڕووداوی هاتوچۆوە ئەگەر هۆکاری ڕەخەمێک نەبێ هۆکاری ڕەخەمدووی مردنە لە کوردستانە و ئەو هاوڕە پزیشکانشمان پێماڵێن زۆربەی خودی ڕووداوەکان نابنەوەی کوشتنی مرۆڤەکان خراپترین شت خراپ تەعاملکردنێتی لەگەڵ قوربانیەکەیە لە کاتی دەرهێنانی و گواستنەوەی بۆ نەخۆشخانە ئەلێەوە گرفتە گەورەکە دروستەکە بەهۆی نەشارەزایی بەهۆی نەبوونی وعی خەڵک لەسەر شێوازی تەعاملکردن لەگەڵ قوربانیا گرفتی زۆر گەورە بۆ قوربانیەکە بۆ نەخۆشەکە دروست ئەبێت. ئێمە لە دوای هەموو ڕووداوێک کە حاڵەتی برینداربوونی تایە سعاتێکمانێ پێێتە سعاتی ئاڵتونی. بۆچی ناوراوە سعاتی ئاڵتونی بەواتای ئەوەی لەو سعاتەیە ئەتوانی زۆر شت بۆ نەخۆشەکە بکەین. ئامی خەڵک فەریاکدای سەرای چیە ئەو خزمەتگوزاریە پێویستیانەیە کە ئەدرێتە قوربانیەک تاوەکو قوربانیەکە ئەگەیەنرێتە لای نەخۆشخانە یاخود تاوەکو تیمی پزیشکی ئەگاتە لای واتە فریاکگوزاری سەرای ڕۆڵی هەموو کەسێکە بۆیە بەپێی قانونی هەردوو مەدرسە گەورەکەی سەلامەتی لە عالەما کە ئایۆشی بەریتانیەکان و ئۆشای ئەمریکەکانە ئەڵێ لە هەر دامەزراوەیەکە دامەزراوەکە ئیشی هەرچی بێت ئەبێ لە سەدا چلی کارمەندان ئەو کەسانی کە ئەو بینای بەکارێنن فریاکگوزاری سەرەتایی بزانن. ئەم فریاکگوزاری سەرەتاییە زەختێکی گەورە لەسەر دامەزراوە تەندروستیەکان دروست دەکا. بۆیە کراوە بە مەرجی پێشوەخت لە هەموو پرۆگرامێکی سەلامەتی تەندروستیە ئەبێ ناوی فریاکگوزاری سەرەتایی تیابێت فریاکگوزاری سەرەتایی کۆمەڵی پێگاتە ئەگرێتەوە ئەبێ کۆمەڵی کارمەندی زۆر لەو شوێنەیە کارمەندی غێر پزیشکی چکە فریاکگوزاری سەرەتایی بۆ کارمەندی دەردێت دامەزراوە تەندروستیەکانە بۆ ئەندازیار کە سەرپەرشتیاری پرۆژەیەکە لە شوێنێک ئەبێ ئەندازیارەکە فریاکگوزاری سەرەتایی بزانێت مەجالیتیانە بۆ چەند کارمەندێکە لە شوێنەکە کارەکەن لە بینایەکە لە فیڵدا کار دەکەن ئەبێ فریاکگوزاری سەرەتایی پرسیارەت لێ بکەم ئێستا لە هەندەسەیە ئەو شتا هەیە بۆ نمونە کاتێک کەوتۆ لە کارگەیەکە ئیشەکەی بنون لە کارگەکی چیمەنتووە 5 شت هەیە تۆ پێویستە بۆ مهندیزیان بۆ ئەو کارمەندەی کە لەو کارگەیە ئیشەکە پێویستە ئەو سەیفتی فێستی هەبێ ئالە تەندروستیە بۆ کارمەندی تەندروستی ئەو سەلامەتیە چۆنە بۆ کارمەندی تەندروستی عینەن ئێمە کۆمەڵی ڕێنماییمان هەیە کە ئەدرێ بە کارمەندەکان کە ئەبێت لە کاتی تەعاملکردن لەگەڵ هۆکارە مەترسیدارەکانە بەکاری بهێنن. بۆ نمونە نەخۆشێکمانێ حاڵەتێکی گوماناویە بۆی کە توژبووە بە یەکێک لە وردبینە زیندەوەرەکانی لە شێوەی ڤایرۆس بەکتریا بە تایبەتی ئەو وردبینە زیندەوەرانەی کە ئەگوێزرێنەوە واتە کۆمەڵێک نەخۆشی دروست دەکەن کە پێیان نەخۆشی گوازراوەکان ئەبێ لە کاتی تەعاملکردن ئاگای لێبێم هەر لە شێوازی بەکارهێنانی دەرزی ئەبێ دەستکێش بەکار بێنێت زۆر جار پێویستەکە عینەک بەکار بێنێ پێویستە کەپ بەکار بهێنێ پێویستەکە سەدرێ تایبەت بەکار بهێنێ ئەمانە هەمووی ئەبنە هۆکاری پارێزەر بۆی ئەو کەسە تووشی و نەخۆشیان نێت چکە ئەگەری ئەوە هەیە لە کاتی توشبوونی بۆ نەخۆشیانە ژیانی خۆشی بکرێتە مەترسیەوە لەبەرەوە پاکەجێکی کاملە لە ناو دامودەرگا تەندروستیەکانە لەژێر پرۆگرامێکە دانراوە کە پێی ناونراوە پرۆگرامی ئینفێکشن کۆنتڕۆڵ واتە کۆنتڕۆلکردنی وردبینە زیندەوەرەکان یا گواستنەوە بەهۆی وردبینە زیندەوەرەکانەوە کە عادەتەن لە ناو دامەزراوەکانی سەروتری تەندروستیە چ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی و تەنانەت دیوانی وەزارەتی تەندروستیش چوارچێوەیەکی کاردیۆری بۆ دانراوە لە شێوەی مەسەر لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی لە شێوەی هۆبەیە کارڕێکخراوە لە ناو وەزارەتی تەندروستی لە شێوەی بەشێک کارڕێکخراوە کە بۆ کۆنتڕۆلکردنی وردبینە زیندەوەرەکان جا ئەم کۆنتڕۆلکردنە بەشێکی بۆ پاراستنی پزیشک و کارمەندانی تەندروستی ناو دامودەرگا تەندروستیەکانە بەشێکیشی بۆ پاراستنی ئەو هاوڵاتیانە کە خزمەتگوزاریە تەندروستیەکانە پێشکەش دەکرێت. لێپرسراوێتی هەموو کەسێک بە گوێرەی لێپرسراوێتی خۆی کار بۆ سەلامەتی و نێشتنی ڕوودا و بکات بەم شێوازەی خوارەوە. پەرلەمان و حکوومەتی هەرێم پێویستە یاسای پاراستنی کارمەند لە ڕوودا و دەربکەن و خاوەنکار پابەند بکەن بە جێبەجێکردنی. فەرمانگەکانی حکوومەت پێویستە ڕێنمایی سەلامەتی دەربکەن و بەڵێندەرەکان و کارمەندانی فەرمانگەکان پابەند بکەن بۆ ڕێنماییانەوە. ڕێنماییەکانی سەلامەتی بخرێتە تەندەرەکانەوە بەڕوونی بۆ کۆمپانیەکان باز بکرێت. چۆن لێپرسینەوە لە کۆمپانیا ئەکرێت لەسەر دواکەوتنی پرۆژە و بوونی مەشاکلی تەکنیکی بەو شێوەیەی لێپرسینەوەی لەگەڵ بکرێت
لەسەر سەلامەتی و بوونی ڕوودا و ئەو کۆمپانیایانەی کە پابند نابن بە پرۆسی سەلامەتیەوە بلاکلیست بکرێن و چیتر تەندەریان نەدرێتێ هانی ئەندازیاران بدەن کە پابند بن بە ڕێنماییەکانی سەلامەتیەوە و خۆشیان ببن بە نمونە بۆ جێبەجێکردنی سەلامەتی لە فەرمانگەکاندا کۆبوونەوە لەسەر سەلامەتی بکرێت لەگەڵ ئەندازیاراندا و بە هەمان شێوەش کۆبوونەوەی بەردەوام لەگەڵ کۆمپانیاکان بکرێت بەڕێوبەران و لێپرسراوانی فەرمانگەکان بەشداریەکی بەرچاوی پرۆسەی سەلامەتی بکەن و سەردانی پرۆژەکان بکەن بە مەبەستی بەسەرکردنەوەی پرۆسەی سەلامەتی لە کاتی بوونی ڕووداودا لێکۆڵینەوەی زانستی لەسەر بکرێت و هەوڵ بدرێ ڕێگە چارەی گونجاو دابنرێ بۆ دووبارە نەبوونەوەی گرنگی تەواو بدرێت بە پرۆسەی تواناسازی کارمەند لە ڕووی سەلامەتیەوە و بەشداری کۆرسی ڕایەنانی سەلامەتی ببن هانیکەرتی تایبەت بدەن بۆ هێنانی کەرەستەی سەلامەتی پێشکەوتووی ستاندارد کە بەبوونی ئەم کەرەستە ستاندارانە مەترسیەکان باشتر کۆنتڕۆڵەکرێت ئەوەی کە لای ئەمە زۆر گرنگەوە زۆر جار دافعێکە بۆی کە زۆر ئیش لەسەر سەیفتی بکەین وەجێی تێڕامانیشە بەڕاستی کۆمپانیاکان ڕێکخراوە بیانەکان یا کۆمپانیا بیانەکان کە هێنە ئێرە کە خۆیان خەڵکی ئێرە نین زۆر گرنگی بە سەلامەتی تەندروستی ئەیان بەڵام کۆمپانیاکانی خۆمان کە خۆیان خەڵکی ئێرن و خەڵکەکەشی ئیشان لەگەڵاکە کە خەڵکی هەر هەمان وڵات و هەمان شوێنن سەرەکی ئەو بارام ینی ئەو باری سەلامەتیە پشتگوێ ئەخەن ئەمە مانگەێنێتەوەی کە هیچ کۆمپانیایەک یاخود هیچ دائیرەیەک و هیچ کەرتی گشتی و کەرتی تایبەت بە عام نایەتە ئەوەی کە باری سەلامەتی تەندروستی جێبەجێ بکەوە ناچێتە ژێرباری ئەو بارەوە کە بە بارێکی قورسی ئەزانێ هەرچەند لە ڕاستیدا خۆی بارێکی قورس نییە ئەوەی ئیلا ئەبێ بە قانونێک و خود بە یاسایەک لە پەرلەمانەوە و حکوومەت ئیجباری هەموو ئەو شوێنانەکە کە کاری تیاکرێ تا شوێنکارێکی سەلامەت بۆ هەموو کارمەندانە جێبەجێ بکەن و دابین بکەن کە کاریان لەگەڵاکەن ئەگەر ئێمە باسی ڕۆڵی کۆمپانیاکان پەیمانگاکان یاخود ڕێکخراوەکان بەگشتی بکەین ناڵێن ڕۆڵ نەبووە ڕۆڵ هەبووە و دەوریان هەبووە بەڵام زیاتر لە ڕووداوێکا دەورەکان دەرکەوتووە یاخود بەعزێ بواری مەسایلی ترافیک و کە ئەوەش بابەتێکی گرنگە لە سەیفتی یاخود مەسایلی ئاگرکەوتنەوە ئەوانە کە ئەوانش بابەتی گرنگن بەڵام زۆر بابەتی شاراوی تر هەیە کە کارەساتی زۆر گەورەی لێ دروست بوو و لێشی دروستە بێ بەردەوام لە هەموو جیهانە نەک لە هەر لێرە بەڕاستی کارێکی زۆر کەمی لەسەرکراوە و ئەتوانین بڵێن فەزایەکی زۆر هەیە کە ئەتوانرێت کار لەو بابەتە بکرێ و خوازیانی ڕێکخراوی زۆر و پەیمانگای زۆر لەو بوارە دروست بێت و بتوانین ئێمەش کە ڕوویەکی جوانی وڵاتێکی خۆمان پیشان بین بۆ خەڵکی دەرەوە بۆ سەلامەتی خەڵکی خۆشمان.